من ئەم بابەتە لەگەڵ دکتۆر جەمال کۆچەر زیاتر باس دەکەم و گفتوگوی لەگەڵدا دەکەم کە ئەندامی لیژنەی داراییە لە پەرلەمانی عێراق و لە دهۆکەوە ڕاستەوخۆ لەگەڵمە ساڵ لەبێت بەڕێز دکتۆر جەمال پێم بڵێ ئەو هەموو یاخود بڵین ئەم ساڵ چۆن مامەڵە لەگەڵ بودجە کراوە هەروەها ئەیبینین کە دیارە داهاتی ئەم ساڵ دوو هێندەی ساڵی ڕابردووە و ئەوەندەی کە زیادەی ماوەتەوە چۆن سوودی لێ وەرگیراوە لە کاتێکا بینین تا ئێستا هیچ بودجەیەک نییە بەڵام داهاتێکی زۆریش هەیە. بله زۆر سپاس سڵاوت خودلتە و هەمی بینەر و بیسەرت کەی 24 بن بێگومان 2022 مە بودجە نەبووە وەختێتە بودجە نەبیتن یعنی حکوومەت تنێت شێتن بودجە تەشغیلی ئەوە ڕۆژانێت حکوومەت پێپڕێڤەچیتن و مۆچێ فەرمانبەرایە هەر ئەوەیە زیاتر نەشێتن چدی سەرفکەتن وەختێتە بودجە نەبیتن معناوێ کەرتێ تایبەت هەمیە بێبارە معناوێ دەرفەتێت کاریش بنینینن معناوێ پرۆژێتنی هیچ نابن معناوێ خزمەتکردن و پێشکەشکردنا خزمەتە خەدەماتە هەمی دێت ڕاوستیای بن لەوە ئەف ژمارەتە بەحەزکردین چ ڕێژە هەژاریە بیتن چ بێکاریە بیتن چ ئەف تشتێت تێنەگوتن هەمی ئەوەیە ئەگەر هەر جهەکی بودجە نەبوو وێگەفکێ لڤینە پارەی نابیت وەکی لڤینە پارەی نەبیتن و داڕێشتنەوەی بۆ ناو بازاری نەبیتن خەلکێک شۆل ناکەتن و دێ وێجا هەژاری دەست پێکەتن و دێ گەندەلی دەست پێکەتن العێراقی ما سێگۆشە کە هەی گەلەکە خراپ یا پەیدا بۆ یا عەمرێوێ درێژی بۆ سێگۆشە شەڕی و نەبوونا ئێمنا هەیە و چەک گەلێکی دەستێ خەلکێکی دا و خەلکێکی vێگافکێ یعنی چەکی بخۆکریە جهێ بازرگانیە و جهێ دەستبەینانە پارەی و جهێ هەبوونا بەشێکیت مەزاد العەملەدا بەشێکیت خالد سنووریدا بەشێکیت تیجارەتە بازرگانیەدا ئەvە یا ئێکێ یا دوێ بابەتێ وەختێتە استقرار نەبیتن پارێش دەرڤە نایەتن وەختێ پارێش دەرڤە نایەتن پارێتەی خۆب خۆیی تو نەشێ گەلێک فایدەی ژێ بکەی دەولەتەکە هەر دەولەتەکە سەری عەردی دەستی خۆب دانیە سەر تە بەحسی ئابۆرێ ئیماراتێ کرد هەشتش سەدێ ئەو بەرهەمهێنانە الاستثماراتی هەینە خەلکێ ئیماراتی هەینە خەلکێ وێرە و نەپارێ وێرە یا سیە بابەتی گەندەلیە العێراق یا بەرزە بۆیت گەندەلیەدا بابەت نەمایە کوان بێژین بەحسی ڕێژا بکەین و بەحسی پلەیە بکەین دەولەتە عێراقیە غەرق بۆی گەندەلیەدا. باشە دکتۆر نەبوونی بودجە نەبووتە بۆشاییەک یاخود دەرفەتێکی نایەوە بۆی کە گەندەڵی هەبێت؟ بێگومان وەختێ پەرلەمانێکی پەکەفتی تەهەبیت حکوومەتەکە تەصریف عەمال تەهەبیتن و تە بودجەژی نەبیتن ئێکل سەر دوازدێ تو سەرفکەی و ئەو ئێکل سەر دوازدێ تە سەرفکردنجی زۆری ناوێ گەندەلیە تێدا هەی چونکۆ تێچۆیە وەزاراتانە و مۆچێ فەرمانبەرانە و حتان و کە دەولەتەکەوەکی عێراقی قاعیدا بەیانەتانینە کۆ بزانیتن چەند فەرمانبەر و مۆچە خۆرت هەین هەر وەزارەتێکی یا خۆیە هەی بەسیە دەولەتە عێراقی مەنینە وەختێ تە نەبیتن چێت بیت زۆری ناوی گەندەلی بیتن لەوە وەزیرە داراییت ئێکی شاخفتنێت خۆدا گوتی گێمی مە 300,000 بندیوارێت هەین ئاخفتنەکە خۆدایە دیت بێژیتن ئێبگێمی مە 250 حتا 300,000 ئایت هەین ئەوێش 2 مۆچ و 3 مۆچ و 4 مۆچ و حتا 9 مۆچاژی وەردگرن ئەvە هەمی vێگافکێ بن پەرلەمانێکی پەکەفتی و دەورە خۆی ڕێقابی نەبینیتن بێگومان گەندەلی دیگەلێک تێدایتە کرد. باشە دکتۆر ئەبینین بانکی ناوەندی ڕێژێکی زۆر لە دۆلارە خاتە بازارەوە باشە ئەم ڕێژێ بۆ کاتە بازارەوە هۆکارەکەی چییە؟ خواستی بازار بەو شێوەیە کە ئەو بیەوێت ئەو هەموو دۆلارە بخاتە بازارەوە؟ بێگومان نەخێر نامە طبعاً ئەموێت بزانین بەشێکێوێ پێویستیە بەشێکی دیژی گەندەلیە بەشێ پێویستیە ئەوەیە تا داهاتی دەولەتێ هەیب دۆلاری با زۆرینە داهاتی مەب گازەیە گازیب دۆلاری تێتە فرۆتن و تا معاملە ڕۆژانەیە هەی بودجە دەولەتە خۆتە دینارەیە هەی لەوە توی نەچاری وەک حکوومەت دۆلاری بکە دینارە و بەشێکێوێ ئەمت محتاجی بینە بەشێ دوێ
ام شوان دولتاین اوید ما بر همه نافخوی گله کمی هی رجا هر مزنا کالل سیکی او تشتل سیکی هی هاتیش اش درو بازرگان ما وقت بازار الجلج دروت كاتن بارا بتري عملة صعبة دولاري تتذكرن يورو تتذكرن لو بازرگان مجي محتاجي في جهورينية أو بشي دوية بس اگر تو بی سحکیه او کسید بجدارت مزاد العمله دا دبینی 42 مصرف وقفكيت بجدارن سير بعد فان 42 مصرفه اصلا يعني تشولي بازرگانيه و فاتوره و اودي يدرس ناين دفو بابت بتنه بابت وكي پنجره كي بو فلان لان سياسي فلان كسي سياسي او اتويره دا وجا بازار تنه كرن کوش مزاد العمله خو فايدت كتن سبيكرنا باري تدا تتكرن قالك تشتتوير كده تتكرن هندك بقشوان اصلا صفات بنقيت دانين كو وك رصيد وك دانان وك افتشتت دانين بس چونكو واجهه سياسيه لو افتشتت تتكرن ما چنجارا اف بابت گنگشكري لجنا داري بس قالك بزحمته تشاره سركه باشا دكتوره والوزي كاستاذ گذرد للعراق ابينين وداهاتك زوري نوت لولا وبيبوجي ولا همان كداخسنا بازاري او همو دولاروا اما لداهاتوا چی دخل قينيت ياخد دقين بچی جاري ام اگر نمونه کی بینین دبیجین اف دهات وگاف کتتن و کی آوا جیر زمینیه میا جوفیه اگر تحکمتك هبید نهیلی تنتبیرا لبدیو اف پارا بتدر اف آوا بتدره وگاف که تو چه فایده که وصای برچاف جینا که روزانه لو او فایده مش في دهاتي كري حتى نوكيا ايكي زيدا كرنا احتياطيه بنكيه ويجهشتي حتى 8 مليار دولار زيدا كرنا كرينا طنت زيريه يجهشتي حتى 130 تشتك طنا يشوي القلب ما بو ياسايا امنايا خوراكي عن امن الغذائي ما فايده جكر 25 تريليون شو بليفان دركفيتن ما دهاتك زوري هاي وكيتا كرم كريت رابورت دهاتي ما نزيكي صالب درجاوي دبنا نزيكي 120 مليار دولار كبسعر حكمته ام حساب كاين بو حكمته 1450 دبنا نزيكي 174 تريليون بس حكومته بدرستي فايدش في باري نكريا كوب بيتا بروجه ببيتا يعني دعم كرت تايبات بچيتت ناف بازاري دا لو باره كي هيت داناي بجني فائض بس تا چارچوفه كي ياساين نفي صرف كي لو وكي تشتيه وكي عوكا جير زميني تفايده جينكي بله دکتور جمال کوچر اندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵم بووی سوپاس